من ناوم نەورۆزە پرسیاری ئەوەی کە ئایا لە ناوەکی خۆم ڕازیم بەڵێ بێگومان لە ناوی خۆم ڕازیم و چیرۆکی پژنایی من ئەوەیە کە من لە ئێوارەی 23 لەدایک بووم لەگەڵ خوشکەکەما دوانەین ئەو ناوی بەهارە و منیش ناوم نەورۆزە. من ناو ماری عومەرە بێگومان لە ناوەکەی خۆم ڕازیم لەبەرەوەی ناوەکەم هەستەکەم ناوی هەموو سەردەمیەکانەوە کوردیش کە لە ئاریەکانەوە هاتووە واتە ناوەکەم ناوێکی مێژوویە جا منەمێ بەسەراتە بگێڕمەوە لە مناڵیە لە ڕۆژی هەینیە لەدایک بووم لە بەرەبەیان نزیکی بانگی پیرۆزی بەیانیە ننکەم خوافی کەوتوی تێبێ نایبنین جومعە تر لەگەڵ باوکمە ڕێکەوتون کە با نایبنین ئاری لەبەرەوە ناوەکەی خۆم زۆر خۆشەوێ و پێشم وایە ناو کاریگەری لەسەر کەسێتی هەیە چونکە تۆ تەماشاکە من بۆ خۆم نازان بڵم چۆن لەبەرەوەی بەردەوام لە بەرنامە کلتوریەکان و حەزم لە کلتورە و ئاریەکە نیشکە لە ئاریەکانەوە هاتوون کە کوردیش ئەم نەتەوەیە هەستەکەم کاردانەوە یاخود ڕنگدانەوەی لەسەر کەسایەتیم هەبوو بەڵام هەیە ناوی هێ منە بەڵام هێ من نییە هەیە ناوی شۆڕشە بەڵام شۆڕشگەڕ نییە هەیە ناوی ئازادە بەڵام ئازاد نییە ئەمانە کاریگەریان هەیە واتە پێچەوانەکەشی هەڕاستە هەندێک جار ناو کاریگەری لەسەر ناوەڕۆکی ژیان نییە. من ناوم سروەیە بە دڵنیاییەوە زۆر دڵخۆشم بە ناوەکەم لەبەرەوەی کە دایک و باوکم ناویان ناوم سروە و سروە نایەکی کوردەواریە سروە یانی شنەبایەکی بەیانیان لە وەرزی بەهارە ناوێکی کوردیە من هەموو کاتێ ئەڵێم ئەو ناوەی کە بۆ کەسێک دائەنێن یا بۆ مناڵەکە دائەنێ بە دڵنیاییەوە لە داهاتووە کاریگەریەکی زۆر ئەکاتە سەری ئیتە هەم ڕەفتاری بێ هەم کردداری بێ یا هەر شتێکی تر بێ بۆیە هەر لێرەوە ئەتوانم بڵێ من بابەتە دەستا خۆش بێ هەڵتان بژاردووە بەڵام دایک و باوکەکان بیر لەوە بکەنەوە کە مانایەکی هەبێ ناوی مناڵەکەی کە دایئەنێن زۆر جار هەیە دایک و باوکەکان ناوێکی بیانی یا ناوێک کە هەر هیچ مانایەکی نییە لە مناڵەکەیان ئەنێن و کە گەورابێ لێ پرسیڵێ مانای ناوەکە چییە ئەڵێ نازانم یاڵێ گوڵێکە لە شاخێکە لە وڵاتێکە کەس نازانێ لەکوێیە بەڵام هیوادارم کە بتوانن کە ناوێکی کوردی جوان بۆ مناڵەکانتان هەڵبژێرن لەبەرەوەی کە کتێبێکی زۆرمان هەیە بۆ ئەو ناوە کوردیانەی کە لە ڕابردووە هەبووە و ئێستێش دەتوانین بەکارێبێنی ناوی سروە ڕاستە لە زۆر تەمەنی جیاوازە ئەم ناوە هەڵبژێردراوە لە زۆربەی هۆنراوەکان و گۆرانیەکانیش ناوی سروە هەیە بۆیە زۆر دڵخۆشم بە ناوی سروە. سڵاوتان لێبێت. من ناوم بەهزادە وەکو بەشێکی زۆرتان منەناسن بەهزاد محەممەد ڕەفیق ناوەکەم ناوێکی فارسیە واتە لە ناوێکی فارسیە وەرگیراوە بە چەند خوێنەوەیکی جیاواز بۆ ناوەکەی نەکرێت واتە بێ زات بێ ینی باشترین زات هەم بە مانای خواردن دێت و هەم بە مانای وەچەیەت ینی باشترین وەچە پێش بە حاڵی خۆم لە ناوەکەی خۆم زۆر ڕازیم و ناوێکی تقریبەن دەگمەنیشە کەم کەسم بینیەوە ناوی بەهزاد بێت و لە ئیشی ڕۆژانەی منە کە من کاری بێژەریەکەم کەسێک دووچاری حاڵەتێکی وانە بووم دیمانە لەگەڵ کەسێکا بکەم کە ناوی بەهزاد بێت من لە ناوی خۆم ڕازیم. ئەس دێژین مزوری بێژێرە سیاسی لە کورسات نیوس ئەس باوارم هینژی من دناسن لەسەر ناوێ من ئەس بە حەجی ناوێ خۆ بکەم وەکو دێژین بە سۆرانی دەبێژن ئەژین واتە ژیان دێژین vê دوو بژی ئەف ناوێ مژی ئەس gelek yajê razî me gelek caran ez ketîme li hind nexweşiyan yan hind rêyên teng lê navê min wekiriye dîsan dêjîn rabîte ser pêt xwe berdewam bît li ser jiyanê. من ناوم هەژارە ڕازیم لە ناوەکەی خۆم و پێشم خۆشە چونکە ناوی یەکێک لە شاعیرە گەورەکانی کووردە وەکو ئەوەی کە ناویش کاریگەری لەسەر ژیانم هەبوو بێ بڕوا ناکەم نا بەڵام زۆر لە ئاینەکان زۆر بێن لە بیر و باوەڕەکان ئەمەیان دیاری کردوبوون لە ئاین ئیسلامە هەنێ ناو هەیە ڕێگە پێدراو نییە یان باوڵین نەک ڕێگە پێدراو نیە پێیان خۆش نییە وەکو عاسی دژوار دڵتەنگ نازانم غەمبار ئەمانە ئەڵێن کەسایەتی مرۆڤ لاوازەکە بەڵام وەکو خۆم ناوەکەم کاریگەری لەسرم نییە و زۆریش پێم خۆشە.